باش پێشەچی بەخێرهاتنتان دەکەم و زۆر خۆشحاڵم بە وجودتان و هەروە بەخێرهاتنی بەرکەوتوانی مینیش دەکەین ئەو ڕچەم بەڕێزێک لە گەرمانە بەشدارن. ئەمن دکتۆرە هێدی بەڕێوەبەری سنتەری هەولێر بۆ بژانەوەی جەستەیی کورتەیەک دەربارەی خزمەتگوزاریەکانی کە پێشکەشمان کردە زیاتر لە 18200 کەسی خاڵ پێداویستی تایبەت بە سنتەرە ناویان تۆمارکراوە. 148 ئەو ژمارەیە ئەو کەسانن کە پێویستیان بە پەلی دەستکردە و دەکرێت برین زیاتر لە 160 حالەتەکانیش پەلیان لەدەستداوە بەهۆی بەرکەوتن بە مین و پاشماوە تەقەمەنیەکانی جەنگ. پارساڵ تاوەکو مانجی سێی ئەو ساڵ زیاتر لە 7000 کەس خزمەتگوزاری لە سنتەری ئێمە وەرگرتووە. ئەم خزمەتگوزاریانەش بریتی بوون لە پێشکەشکردنی پەلی دەستکرد کە زیاتر لە 662 پەلی دەستکردمان دابین کردووە و هەروەها پاڵپشت زیاتر لە 2952 پاڵپشتمان دابین کرد و هەروەها لەگەر کورسی جولانەوە و ئەو ئامرازەکانی تری کە پێویستە بۆ جوولە. ئەوەی شایانی باسیشە زیاتر لە 16 پەلی دەستکردمان دابین کردووە بۆ ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن لە گرتوخانەکان.